دیارە گربوونەوەی ئەمڕۆکانە کات و خەڵکی سنووری نعی بنگە کۆبووینەوە گربووینەوە لێرە زیاترەوەی کە لەسەری گربووینەوە کارەبایە بەڵام بەری مەرگا کێشەی خزمەتگوزاری ئێزگا زۆری هەیە جادە و ڕێگابان ئەوەی کە دەیبینیت چۆن دەڵی چاڵ و چۆڵ و وێران و بێکەڵکە مەسەلەی کارەبایە ئەوە بە خۆت دەزانی شەو ڕۆژەکەی پێش ساعتە لە پێش ساعتەکەی لانی کەم دەزار دەکوژێتەوەوانە لە دزارەکانی 2 ساعتی لێوە دەخۆن گوێ لێە کارەبابوونی هەر نییە بنکەی تەندروستیان نییە ئاوە لە زۆربەی گوندەکان وەک پێویست نیە گوێ لێە مەسەلە بەری مەرگەی ڕاستەی گەناساوە بۆ خۆی منتیقەیەکی کشتتوکاڵی گەورەیە 70 هزار دۆن زەوی هەیە تا ئێستا لە بەری مەرگەیدا گوێ لێ ساریش ئاگرکوژێنەوە نییە لە بینی سلێمانی و ڕانی لە بین هەردوو بەرداشتانی گوێ لێ مستامی لێرەکانە ئەم پێم وابێ ئەوەی کە بوونی نیە و فراغی گەورەیە بوونی نیە حکومەتە دەتوانم بڵێم لەسەر ئاستی جیهان بگەڕێ حکومەت و حکومڕان و دەسەڵاتدار لەو دەسەڵاتی مە خراپتر و بێکەڵتر و گەندەڵتر نییە هاوڕای لەگەڵ خزمانی خەلەکان و خدران ئێمە هاتووینە سەر جادە و جادەکەمان گرتووە لەبەر نەبوونی حکوومەت لەبەر نەبوونی خەدەمات لەبەر نەبوونی ئاو لەبەر نەبوونی کارەبا لەبەر نەبوونی حکوومەت کە جوغرافیەکەی کە بە خۆتان نەسادەی بێنە 6,000 دۆلمە نەبوونی زەراعەمان هەیە نە ئامێری پێداویستی هەیە داواکاریمان زۆر بە کورتیەوەیە ئەم جادە وەکو کە گیراوە ئامادەیمان تێدا ناکەینەوە تا حکومەت بەهۆش خۆی نێتەوە با حکومەت بەهۆش خۆی بێتەوە پێم وایە ئەم میلەتە زۆر میلەتێکی چاکە بۆ حکومەت بەڵام حکومەت بۆ خۆی بوونی نییە